تیمی سکاڵاکاری دەزگای ستاندەر داوای هەڵوێستێکی یەکلاکەرەوە لە ئۆپۆزسیۆن دەکات. سەرەڕای هەڕەشە توندەکانی بارزانی سودانی ئەم هەفتەیەش موچەی نەنارد. پارتی بکوژی هاوڵاتیەکەی وەرتێ دەشارێتەوە و لە جێی ئەوە هەڵدەکوتێتە سەر ڕۆژنامەنووسان. تیمی سکاڵاکاری دەزگای ستاندەر هۆشداری لەبارەی دۆخی یاسای کوردستان دەدات. لە پەیامێکدا داوا دەکات لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بەتایبەت ئەوانەی نوێنەریان لە پەرلەمانی کوردستان هەیە بە پەلا کۆبوونەوە و شاندێک بۆ بەغدا دروست بکەن بۆ دانووسان لەبارەی دۆخی کوردستان. تیمەکەی دەزگای ستاندەر دەژڵێت حکوومەتی هەرێم لە ڕووی یاساییەوە ماوە بەسەر چووە، هیچ شەرعیەتێکی نەماوە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات. ستاندەر لەم بارەوە پرۆژەیەکی تێروتەسەلی داوەتە لایەنەکان بۆ ئەوەی چیتر تەنها قسە نەکرێ بەڵکو هەنگاوی کردداری دەست پێ بکرێت و شاند بچێتە بەغدا. ئەنجومەنێکی کاتی نیشتیمانیش بۆ نوێنەرایەتیکردنی بەرژەوەندی خەڵکی کوردستان لە عێراق پێک بهێنرێت. ئامادەی خۆشی بۆ پێشکەشکردنی هەموو ئاسانکاریەک لەمڕۆوە دەردەبڕێت. ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە بەغدا ئەنجامدرا. سەرەڕای ئەوەی چاوەڕێ دەکرا بڕیار لەسەر ناردنی موچەی هەرێمی کوردستان بدرێت، بەڵام نەبڕیارەکە درا و نەراپۆرتەکەی لیژنە ڕاستپێردراوەکەی سودانیش تەواو بوو. ئەوە لە کاتێکدا سەرەتای ئەم هەفتەیە پارەگای بارزانی ڕایگەیان بەهۆی تیکای لایەنە عێراقیەکان ئەم هەفتەیان بۆ بەغدا درێژ کردەوە بۆ ئەوەی بڕیار لەسەر ناردنی موچە بدات، بەڵام دەرکەوت هەڕەشەکانی بارەگای بارزانی هیچ کاریگەریەکیان لەسەر هەڵوێستی حکوومەتی عێراق نییە. جێی باسا دوێنێ سودانی ڕایگەیان دەبێ حکوومەتی هەرێم پابەند بێت بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت. هاوکات کاروان یاروەیز بڕیاردەری یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیان حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە کەوا مانگانە لە 75 ملیارد دیناری مانگانە لە داهاتی ناوخۆ زیاتر ڕەوانەی بەغدا ناکات، لە کاتێکدا ئێستا بەغدا داوای 200 ملیارد دینار دەکات. دوای تێپەڕبوونی دوو ڕۆژتا و کوێسا دەسەڵاتدارانی زۆنی زەرد بوژەکەی حەسەن ڕەحمانیان دەستگیر نەکردووە. تەنها وەزارەتی ناوخۆ دەڵێت مافی بنەماڵەی کوژراوەکە پارێزراو دەبێت. باگوێرەی زانیاریەکان پارتی بەرپرسەکەی یاسایشی داڵدەداوە و ڕادەستی دەزگا ئەمنیەکانی ناکات. هاوکات دەستەی مافی مرۆڤیش لە پەیامێکدا داوای کرد بکوژەکە ڕادەست بکرێت و بە سزای یاسایی خۆی بگات. ئەوە لە کاتێکدایە شەوی ڕابردوو هێزانیەکانی سۆران چوونەتە سەر ماڵی ڕۆژنامەنووس ئامانزوەرتی بە مەبەستی دەستگیرکردنی. باگوتەی کە سوکاری ئامانزوەرتی هێزانیەکانی سۆران شەوی ڕابردوو هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ڕۆژنامەنووسەکە و بە مەبەستی دەستگیرکردنی، بەڵام ناوبراو لە ماڵ نەبووە و دەست بەسەر کەلوپەلا ڕۆژنامەوانەکانیدا گیراوە.